تێلەرسن سێشەمە لە واشنگتن بە بەشدارانی گوت کە ئەمریکا و ئەوروپا ئاگاداری هەڕەشەی چالاکی ئەو دوایانن کە رووسیا دایانخاتە ڕوو. بە دیتنی ئەو مەشقانەی لەشکری رووسیا لە نزیک سنوورەکانی وڵاتانی باڵتیک لە سپتامبردا بەڕێوە چوو، توانایی ئێمە بۆ وەڵامدانەوە بە هێرشێک لە پەیوەندی هەپمانانی ئێمە لە هەموو کات گرنگترە. تەلەرسن کردداری هێرشبەرانەی لەشکری رووسیای لە گۆرجستان و یوکراینە محکوم کرد و هۆشداریشی سەبارەت بە خۆتی هەڵقوتاندنی رووسیا لە ڕەوتی سیاسی لە سەرانسەری ئەوروپادا کرد. ئەو گوتی ئەمریکا پلانی هەیە بودجێ بەرگری بۆ ئەوروپا زیاتر بکات بۆ ئەوەی یارمەتی بکات وابەستەی ئەوروپا بە نەوت و گازی رووسیا بەربەز بکرێت. ئەمریکا هەوڵ دەدات بە پێی یاسا هەناردنەکانی گازی سروشتی، شلەمەنی و نەوتی خاوی بەرهەمهێنراوی ئەمریکا بە شێوەیەکی ئازاد بێت و ئێمە زۆرمان پێخۆشە لەگەڵ لایەنەکانی ئەوروپا کار بکەین بۆ ئەوەی لە گەشەپێدانی خزمەتەکانی سەرەکی وەک ترمیناڵەکانی هەناردەکردن و کەناردنی پێداویستی جۆراوجۆر بۆ ئەوروپا باشتر بکات. تەلەرسن بەڵێنی داگەمارەکان بۆ سەر رووسیا هەر بمێنن تاو کاتە یوکراینە سەر لە نێو سەربەخۆ و سەروەری هەموو خاچی وەدەستدێنێت. ئەو پەیامی تەلەرسن لە کۆبوونەوەیکی ناتۆ لە بروکسل کە دەهەوێت باسی بکات و هەروەها بۆ کۆبوونەوەیکی ڕێکخراوی ئاسایش و هاوکاری بۆ ئەوروپا لە ڤیێنا بەهێزە. هەڵبەت پرسیارەکە ئەوەیە چەند تەلەرسن کاریگەری هەیە، چەندە کارتێکردنی لە نێو وەزارەتی دەرەوەدا هەیە. هەمومان دەزانین کە ئەوە سەرۆکە ڕاوێژی ڕێبازی دەرەوەشدا دەڕێژێت و سەرۆک ترامپ مەیلی زیاتری سەبارەت بە بەڵێنی ئەمریکا بەرامبەر ئەوروپا هەیە. ناوبراو دەڵێت سەرۆکی ئەمریکا پەیوەندیی ناڕوونی لەگەڵ رووسیا هەیە و قسەکانی تیلەرسن بە تەنیای ڕەنگە گوشار نەخاتە سەر لایەنەکانی ئەوروپایی. بەڵام ئەو ستایشی ئەو پەیامی تیلەرسن بۆ یوکراینە دەکات کە داهاتۆکەی زیاتر لە دەستی خۆیدا بێت. کەوابێت حکومەتی یۆکرانیا خۆی کارێکی زۆری هەیە ئەنجامی بدات کەلانی کەم هەندێک سەقامگیری بۆ ئەو بەشە لە یۆکرانیا بێنێت کە خۆتی هەڵقورتاندنی رووسیای لەسەر بەشی خۆڕەڵاتی یۆکرانیا لا چووە. ئەوەش ئەرک و کاری حکومەتی یۆکرانیایە بەسەر ئەو ترسەدا زاڵ بێت، بەڵام دەبێت بەو مەبەستە بگەن چونکە دەتوانن چاوەڕوانی پشتیوانی ڕۆژاوا بن ئەگەر خوان هەوڵ بۆ ڕێخستنی ماڵی خوان نەدەن. توێژێنەری پەیوەندیەکانی نێونەتەوەی بەدەنجی ئەمریکا دەڵێت ئەمریکا و ئەوروپا لەلایەنی ڕاستین کە بە جۆرەی ڕێکەوتنی 2014 مینسک رووسیا ملکەز بکەن کە ئاشتی بگەڕێنێتەوە خۆرهەڵاتی یوکراینە، بەڵام جەختکردن لەسەرەوە کە رووسیا دوورگەی کریمە بداتەوە یوکراینە ئاکامێکی بەدواوە نابێت.